دۆسیەی یەکەمی ئەم شەومان دەکەینەوە کە سەبارەت بە کشانەوەی بایدنە لە کێبڕکەی سەرۆکایەتی ئەمریکا. چی ڕوودەدا؟ ئەی دیموکراتەکان چی هەڵدەبژێرن؟ کات زۆریش نەماوە. لەگەڵ میوانەکەمان پرس و قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئێریک ماندڵ، دامەزرێنەر و سەرۆکی تۆڕی زانیاری و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە نیویۆرک لە ئەمریکاوە لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر ئێریک، سڵاوتان لێبێ، زۆر سوپاس کە بەشدارن لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆت دەزانی کشانەوەی بایدن لە کێبڕکەی سەرۆکایەتی ئەمریکا وەکو بۆمبایەک وابوو تەقیەوە نەکەر ئەمریکا تەواوی جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. بەڵام پرسیارەکەی منەوەیە، ئایا لەم ماوە کەمەی کە ماوە تەنها 3 مانگ و شتێک ماوە دیموکراتەکان دەتوانن بربژێرێکی بەهێز دیاری بکەن بۆ ئەوەی بتوانێت کێبڕکێ لەگەڵ ترامپ بکات؟ بەڵێ ئێمە ئێستا لە دۆخێک داین کە نازانین چۆن دەبێت. بێگومان ئێمە چەند لەمە و پێش دۆخێکی لەم شێوەمان نەبینیمەوە. جێگیری سەرۆک کامالا هاریس نزیکەی 4 ساڵات وەکو جێگیری سەرۆک دەست بەکارە، بەڵام ئەو نەیتوانیوە خواست و خۆشەویستی خەڵک بەدەست بێنێ، بەڵکو لە سەرۆک ترامپ کەمتر بۆ وەک دەزانین کە نزیکەی نیوەی ئەمریکیەکان ترامپیان وەک سەرۆکی خۆیان قبول کردووە. بێگومان ئەمە ڕەنگە لە ناوەڕاستی مانگی هەشکۆبوونەوەیەک بکرێت کە دیموکراتەکان دەیانەوێت کاندیدێک بۆ خۆیان هەڵبژێردن و ئەو کاندیدەی کە دەیانەوێت هەڵی بژێرن ڕەنگە جێگیری سەرۆکی ئەمریکا کەمالا هاریس بێت کە ئەو هەمیشە هەوڵدەدات دەنگی زۆری نەبەدەست بێنێت وەک بەشێک لە ئەمریکا. ئەمە زۆر سەخت دەبێت بۆ ئەوەی جێنشینەوەیەکی بۆ هۆبێ لەم کاتە ئێستادا وەک لەوەی کە من دەبینم. بێگومان ئەو ئافرەتەوە ئافرەتێکەی سپی پێستیش نییە، بۆیە ئەمە لە ڕێگەی سیاسیەوە زۆر سەخت دەبێت بۆ دیموکراتەکان کە جێگرەوەیان هەبێ. بڕوام وایە ئەو یەکێکە لەو کەسانەی کە ئەگەرێکی زۆری هەیە ببێتە کاندید و ئایا سیاسەتی ئەو چۆن دەبێت؟ ئەمە پرسیارێکە سەبارەت بە سیاسەتی دەرەوە. زۆر باشە دکتۆر ئێریک، ئێوە ئاماژەتان بە یەک خاڵی زۆر گرنگدا ئێستا قسە لەسەر بربژێرکردنی کامالا هاریس دەکەن. دەڵێ سپی پێستیش نییە، بە ئەسڵیش ئەمریکایی نییە. بە درێژایی 200 ساڵی تەمەنی ئەمریکاش هیچ ژنێک نەیتوانیوە ببێتە سەرۆکۆمار. کەواتە دەتوانین بڵێن کامالا هاریس هیچ چانسێکی بردنەوەی نییە؟ نەخێر بەر لە هەموو شتێک بێگومان کەمالا هاریس ئەمریکیەکە وەکەوەی کە من ئەمریکم و یاختەر کەسێکی دیکەکە لە ئەمریکا ژیاوە. ئەوە ڕەنگە لە بناڕەتدا خەڵکی کۆریبیان بێت، دایک و باوکی لە باشووری هیندستان بێن و ئەو ئافرەتە لادانی کەسێک کەم جۆرە کاراکتەریانەیە هەیە. بێگومان شتێکە لە ڕووی سیاسیەوە زۆر سەختە و ناتوانیم کارە بکەیت. لە ڕوانینی من ڕەنگە ئەو هەڵبژێردرێت لە ڕووی ئەو سیاسەتەی کە هەیەی و توانانەی کە هەیەی ئەو دادوەری گشتی بۆ لە کالیفۆرنیا هەروەها سیناتۆری ئەمریکا بووە، جێگیری سەرۆکی ئەمریکا بووە. بۆیە نازانین ڕەنگە ئێمە دەزانین هەڵوێستەکانی ئەو چۆن بۆ چی کردووە. بڕوام وایە ئەمە 50-50 هۆکارەکەشی ئەوەیە سەرۆک ترامپ بێگومان 150 خەڵکی ئەمریکای لەگەڵە کە هیچ کەسێکی دیکەیان ناوێت جگە لە سەرۆک ترامپ بە پشت بەستن بەو کەسایەتی کە هەیەی و هێرشکردنە سەر کاندیدەکانی دیکە. بۆیە بڕوام وایە ئەمە هەڵبژارنێکی زۆر لێکتری نزیک دەبێت وەکەوەی کە لەگەڵ سەرۆک بایدنە بووە. بەڵام دەمەوێت بینەرەکانی ئێوە شتێکی زۆر گرنگ بزانن. سەرۆک بایدن وەک سەرۆکی ئەمریکا دەمێنێتەوە بۆ نزیکەی 5 مانگ و نیوی دیکەش. ئەمەش مانای ئەوەیە کە زۆر سیاسەتی دەرەوە هەن، بڕیاری سیاسەتی دەرەوە هەن کە سەرۆک بایدن کردوێتی، چونکە بە شێوەیەک بانکراوە کە کەسێک نایەوێت دووبارە خۆی هەڵبژێرتەوە. لەگەڵ ئەوەی ترامپ و هاریس یەکێک لەوان دەبنە سەرۆکی ئەمریکا لە مانگی نۆڤێمبەردا، بەڵام سەرۆک بایدن هەموو بڕیارەکان دەدات تا ئەو کاتەی مانگی 1 2025.
زۆر باشە. دکتۆر ئەریک دیسانەوە ئێوە ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا دەست خۆش کەواتە پیشانەوەی بایدن هیچ کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا نابێت بە گشتی ئەگەر ئێمە قسەمان لەسەر جەنگی رووسیا و ئۆکرانیا هەروەها ئەو شەڕێک کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. ئەوە بە دڵنیاییەوە کاریگەری دەبێتن. ئێمە نازانین کاریگەریەکەی چەند دەبێت چونکە بەڕاستی نازانین ئێمە مێژوویەکمان نییە لەم جۆرانە و نازانین کە سیاسەتی سەرۆک هاریس چۆن دەبێت. بەڵام بە پرس بە پرسکێشە بە کێشە قسەی لەسەر بکەن. ئەو ڕەخنەی گرتووە لە پرسی مافەکانی مرۆڤ لە تورکیا و مافەکانی مرۆڤ لە سعودیا. ئەو پشتیوانی وەک هەروەها ئیدارەی بایدن پشتیوانی ئۆکرانیای کردووە لە دژی رووسیا. ڕەنگە ئەو تەواو هەمان سیاسەتی نەبێت لەگەڵ سەرۆک بایدن چونکە سەرۆک بایدن وادەنرا کە پشتیوانێکی بەهێزی پەیوەندەکانی ئەمریکا بووە بۆ ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و هەروەها بەهاکانی هەمان بەها بووینە. بۆیە وا دەرکەوتووە کە بە شێوەیەک لە شێوەکانی دیکە بۆ خەڵکی فەڵەستین هاوسۆزی هەبێت ئەو دۆخەمرۆیی لە فەڵەستین هەیە. وا دەردەکەوێت کە ڕەنگە کەسێک بێت زیاتر ڕەخنەگرانەتر بێت لە ئیسرائیل، بەڵام نازانین ئەگەر ئەمە تەواو سیاسەتی ئەو بێت یاخود نا. زۆرێک لە خەڵک وا بیر دەکەنەوە کە ئەوەی ئێمە ئەمڕۆ لەگەڵ سەرۆک بایدن دەیبینین هەمان شت لەگەڵ سەرۆک هاریس دەبینین و بەردەوامی پێدەدرێت. بەڵام بەڕاستی ئەمە نازانین. لەگەڵ ئەوەشدا با بڵێن سەرۆک بایدن وەک دراوسەی ئێوە کە ئێرانە زۆر بەهێز نەبووە لەگەڵیان، هێزی لە بەرامبەردا بەکارنێناون، سزای نەداون لە بەرامبەر نەوتیان بۆ چین یاخود بۆ رووسیا. بۆیە پشتیوانی با بڵێن بلیۆنان دۆلاری پێشکەش کردووە بۆ ئەوی پشتیوانی بکە لەو لایەنانەوە حیزب الله، حەماس و لایەنەکانی دیکە ئیسلامی جیهادی و حوسیەکان. ئێران پشتیوانی ئەمانەی کردووە. ئایا سەرۆک هاریس ئەمە دەگۆڕێت گۆڕانکاری لەمە دەکات؟ پێویستە ئەو کارە بکات، بەڵام بەڕاستی نازانین چۆن. زۆر باشە. دکتۆر ئەریک وەکو دوا پرسیاریش بۆ خۆت دەزانی گەمەی دموکراسی چۆنە؟ هەندێک جار ئەو گەمە دموکراسیت دەکرێت، بەڵام پرسیارەکەی منەوەیە ئایا کشانەوەی بایدن بەشێک نییە لەو گەمەی دموکراسیە تاکو کۆماریەکان لە ڕێی ترامپەوە دەسەڵات بگرنەوە دەست؟ بێگومان هەڵبژاردنێکی دادپەروەر و ئازادانە دەبێت. ئەمریکا پرۆسێکی دیموکراسی بەهێزی هەیە و هەر لایەنێک لە مانگی 11دا بباتەوە. هیوادارم بە دەنگێکی زۆر بباتەوە بۆ ئەوەی هیچ پرسیارێک نەبێت سەبارەت بەوەی کە کێ براوەیە. لەگەڵ ئەوەشدا کە ئایا سەرۆک ترامپ دەبێت یاخود سەرۆک هاریسمان دەبێتن، ئێمە هەڵبژاردنێکی دادپەروانەمان دەبێت بە پشتبەستن بە دیموکراسیەکەمان. ئەگەر سەیری دوا بکەین، سەیری سەرۆک ترومن بکەین کاتێک سەرۆک ڕۆزڤەڵت مرد لە ماوەی جەنگی جیهانی دووەمدا، ئەو هەرگیز وەک سەرۆک هەڵنەبژێردراوە، وەک جێگیری سەرۆک چاوی لێ دەکرا. بەڵام چەندین بڕیاریدا لە بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە ژاپان و ئەو جەنگێک کە لە ئەوروپا بەرپا بوو. بۆیە سەرۆکەکان جێگیری سەرۆکەکان هەمیشە بەو شێوەیە ناسرابوون وەک دەستورێک بۆ داهاتوو بوونە. بەڵام لە دیموکراسیەتی ئەمریکادا سەرڕای ئەوەی کە هەیە ئەمە زۆر دیموکراتیەکی بەهێزمان هەیە. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر ئێریک ماندڵ دامەزرێنەر و سەرۆکی تۆڕی زانیاری و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە نیویۆرکەوە لەگەڵ مابووی. گەلێک سوپاس بۆ تۆ، کاتێکی خۆش.